خستنە خوارەوەی دوو فڕۆکەی هیندی و دەگیرکردنی دوو فڕۆکەوانی ئەو وڵاتە لەلایەن هێزی ئاسمانی پاکستانەوە و وەڵامدانەوەی سوپای هیندستانیش بە خستنە خوارەوەی فڕۆکەیەکی جەنگی پاکستان جارێکی تر هێڵی ئاگربەستی نێوان هەردوو وڵاتی گەرم و ئالۆستر کردەوە. هەروەکو پێشتریش بەڵێنی وەڵامدانەوەی هێرشەکەی هیندستانی دابوو. هێزی ئاسمانی پاکستان لەسەر سنووری نێودەوڵەتیەوە چەند بنکەیەکی سەربازی هیندستانیان بۆمباران کرد. هەر بۆیە حکوومەتی هیندستانیش 4 فڕۆکەخانەی لە باکووری خۆر ئاوای وڵات داخست. هێرشەکەی سوپای پاکستان زۆر بێوەڵام نەمایەوە و ڕاجیش کۆمارە وتەبێژی وەزارەتی دەرەوەی هیندستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند فڕۆکەیەکی پاکستانیان خستۆتە خوارەوە کە ئەو فڕۆکە لە هێرشنە سەرپێگا سەربازیەکانی هیندستان بەشدار بووە و هێزە سەربازەکانیان کەوتنە خوارەوەی ئەو فڕۆکەیان بینیوە. ئەم هێرشە سەربازیە بۆ سەر هیندستان دوای ئەوە دێت کە ناریندرا مودی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە لەبەردەم کۆبوونەوەیەکی جەماوەریدا سوێندی خوارد کە ڕێگە نادات ناحەزانی وڵاتەکەی هیندستان بەهێز بکەن. عمراخانی سەرۆکۆماری پاکستانیش لە کاتی کەمپینی هەڵبژارنەکاندا بەڵێنی دابوو دوای سەرکەوتنی پەیوەندیەکانی وڵاتەکەی لەگەڵ هیندستاندا ئاسایی بکاتەوە. بەڵام تەقینەوەکەی سریناگار کە بۆ هۆی کوژرانی 41 سەربازی هیندی دۆخەکەی ئالۆز کردەوە. هەرچەندە عمران خان ئامادەی نیشاندا لەگەڵ هاوتا هیندیەکەی گفتوگۆ بکات و بە لیژنەی هاوبەش لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە بکەن. بەڵام سەرۆکوەزیرانی هیندستان لەم کاتەدا لە کەمپینی هەڵبژاردننی نوێدایە کە مانگی مایسی داهاتوو ئەنجام دەدرێت بۆیە نایەوێت لەگەڵ دوژمنی مێژووی وڵاتەکەی ڕێگەی دیالۆگ بگرێتە بەر و هەڵبژاردن بە ڕکابەرەکانی بدۆڕێنێت. بەڵام دوجار ئەم هێرش و پێکدادانە سەربازی نێوان هێزی ئاسمانی وڵاتەکەی و پاکستان هەڵوێستی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە زیاتر ئالۆز دەکات و پێگەی جەماوەری بێهێز دەکات. بە تایبەتی هەردوو وڵاتی هیند و پاکستان سنووری گەمە سەربازەکانیان دەزانن و نایانەوێت زیاتر ئالۆزتری بکەن و بگانە بەرپەرشدانەوەی ئەتۆمی. ژەنەڕاڵ ئاسف غەفوری وتەبێژی سوپای پاکستان لە دوای خستنە خوارەوەی دوو فڕۆکە هیندەکە ڕایگەیاند وڵاتەکەی نایەوێت دۆخی سەربازی نێوان هەردوو وڵات ئالۆز ببێت و بچنە قۆناغی جەنگەوە. لای خۆیەوە شوشما سواراجی وەزیری دەرەوەی هیندستانیش کە لە سەردانی وڵاتی چیندایە ڕایگەیاند ڕۆژی سێشەمە چەند بنکەیەکی سوپای محەممەد کە پێشتر بەرپرسیارەتی خۆیان لە کوشتنی 41 سەربازی هیندی ڕاگەیاندبوو بۆمباران کردووە. ئەو بنکانە بە ئامانجی سەربازی ناژمێردرێن چونکە بنکەی سەربازی سوپای پاکستان نەبوون بۆیە هیندستان نایەوێت دۆخەکە ئالۆستر بکات و بە بەرپرسیارەتیەوە مامەڵە دەکات. تا ئێستاش هەرێکە لە چین و رووسیا و یەکێتی ئەوروپا و ڕێکخراوی هاریکاری ئیسلامی داوایان لە هەردوو وڵات کردووە کە دام بەخۆیاندا بگرن. هەرچەندە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاش داوای دام بەخۆداگرتن لە هەردوو وڵات دەکات بەڵام داوای لە پاکستان کردووە کە کۆنتڕۆڵی تیرۆریستان و کردەوەکانیان لە وڵاتەکەیدا بکات. ئەمەش بە جۆرێک ئاماژەیە لەلایەنگری بۆ وڵاتی هیندستان. هەروەها ترامپ یارمەتیە سەربازەکانی لە پاکستان پشڕی و هیندی وەکو هاوپەیمانی خۆی ناساند. چاودێرانی بارودۆخی نێوان ئەو دوو وڵاتە بڕواان وایە هەردوو وڵات سەرڕای هەبوونی پێشینەی 4 جەنگ لە نێوانیاندا و مانەوەی کێشەی کشمیریش بەبێ چارەسەر بەهۆی بوونی چەکی ئەتۆمی بەرپەشدەرەوە وێرانکار ئەم جاراش دۆخەکە کۆنتڕۆڵ دەکەنەوە و ناهێڵم بگاتە جەنگی گشتگیر.